ئایا تا ئێستا ئەو هەواڵەت بیستووە پیاوێک هاتە مزگەوت 3 جار نوێژی دووبارە کردەوە کەچی پێغەمبەر پێی فەرموو نوێژت نەکردووە واتە نوێژەکەت دروست نییە و بەتاڵە دەزانی بۆچی؟ ئایا دەزانی هەڵەیەکی کوشندە هەیە لە ناو نوێژدا چارەسەرەکەی تەنها 1 دقەی پێویستە بەڵام ئەگەر چارەسەرینەکەی ڕەنج بە خەسار دەبێ و نوێژەکەت بەتاڵ دەکاتەوە. جا ئەو ڤیدیۆیە بۆ تۆیە ئیهمالی نەکەی گوێی لێ بگرە و جێبەجێ بکە بۆ ئەوەی کە نوێژەکانت بە دروستی ئەنجام دەی و لە ڕۆژی قیامەتێدا خەسارەتمەند دەبێ. جاوەرە لەگەڵم بە ئارامی گوێ بگرە هەڵەیەک هەیە لە ناو نوێژدا ئەگەر چارەسەرینەکەی نوێژەکەت بەتاڵ دەکاتەوە. ئەویش بریتیە لە پەلەپەلکردن لە ناو نوێژدا بە تایبەتی لە ڕوکوع و سوزدەبردن و هەڵسانەوەدا. پیاوێک هاتە مزگەوت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشریفی لەوێ بوو نوێژی کرد. پێغەمبەر پێی فەرموو نوێژت نەکردووە دووبارەی بکەوە. جارێکی دیکە دووبارەی کردەوە پێغەمبەر پێی فەرموو دووبارەی کەوە هەتا وەکو 3 جار پیاوەکە نوێژی دووبارە کردەوە. جاری سێیەم گوتی ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم سوێن بەخوا لەوە چاکتر نازانم فێرم کە چۆن نوێژێکی تەواو دەکرێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم عرضی کرد و هەموو ڕوکنەکان و واجباتەکانی نوێژی تێگەیاند و فێری کرد کە چۆن نوێژ دەکات کە ئێمە بە دیاریکراوی مەبەستمان ڕوکوع و سوزدەبردن و هەڵسانەوەیە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم کاتێک کە چوویە ڕوکوع ئاوەها ڕوکوعت برد، کاتێک کە هەڵدەستیەوە لە ڕوکوع، کاتێک کە دەچێت سوزدە و هەڵدەستیەوە تەواو ئارام بگرە و لەسەر خۆبە هەتاوەکو جەستەت تەواو دەگاتە شوێنی خۆی و لە حەرەکە دەکەوێت چونکە ئەوە ڕوکنێکی نوێژە ئەگەر تێیدا نەبێت نوێژەکەت بەتاڵ دەکاتەوە. بۆ نمونە کاتێک کە دەچێت ڕوکوع ئاوەها تەواو جەستەت لە حەرەکە بکەوێت، کاتێک کە هەڵدەستیەوە لە ڕوکوع پەلە مەکە یەکسەر بچێت سوزدە پێشەوەی کە پشت ڕاست بێتەوە، تەواو ئاوەها پشت ڕاست بێتەوە جەستەت لە حەرەکە بکەوێت ئەنجا بە ئارامی دەچی بۆ سوزدەبردن. کاتێک کە سوزدە دەبەی با تەواو جەستەت لە حەرەکە بکەوێت، کاتێکیش کە هەڵدەستیەوە لە سوجود ئاوەها تەواو پشت ڕاست بێتەوە ئەنجا بڕۆوە سوزدە و ئەنجا جارێکی دیکە هەڵدەستیەوە بە هەمان شێواز هەموو ڕکعاتێکدا دەبێ بەو شێوازەیە بە ئارامی و لەسەر خۆیی مطمئن و تەواو تومەئنینەی تێدا بێت واتە ئارامگرتنێکی تەواو واتە جەستەت لە حەرەکە بکەوێ و تەواو بە ئارامی و لەسەر خۆی بەو شێوازە ڕوکوع و سوزدە ببەی. جا ئەوەی کە باسمان کرد یەکێکە لە ڕوکنەکانی نوێژ، ئەگەر ئەو ڕوکنە لە ناو نوێژدا نەبوو مانای وایە نوێژەکەت بەتاڵە و هەروەها نوێژەکەت دروست نابێت. جا چەند ناخۆشە لە هەموو تەمەنتدا نوێژکەیت 30-40 ساڵ نوێژکەی 50 ساڵ نوێژکەی کەچی لە ڕۆژی قیامەتێدا پێت بڵێن وەڵا نوێژەکە دروست نییە و نوێژت نەکردووە تا لە ژیاندای ئەو هەڵەیە ڕاستکەوە کە زۆرێک لە خەڵک بەتایبەتی چینی ئافرەتان هێندە پەلە دەکەن لە نوێژدا هیچ ڕوکوع و سوجودێکی ناگەێنە شوێنی خۆی ئەوەش وا دەکات نوێژەکەت بەتاڵ دەبێتەوە و لە ڕۆژی قیامەتێدا خوا پەنامەندە ڕەنج بە خەسار دەبێت. بە ئارامی گوێ لەو ڤیدیۆیە بگرە جێبەجێ بکە دڵنیا بە لەوەی کە سوودی لێ دەبینی دوعای خێریشمان بۆ بکە. ئەگەر سوودت لە ڤیدیۆکە بینی بینێرە بۆ هاوڕێکانت وهروها لە لای خۆت بڵاوی بکەوە چونکە ڕەنگە خەڵکێکی زۆر هەبێت بەهۆی تۆ نوێژەکانیان ڕاستکەنەوە تۆش لە پاداشتەکەیان بە ئیزنی خوای پەروەردگار بەشدار دەبێت. سبسکرایبی یوتیوبەکەمان لەبیر مەکە چونکە دڵنیا بە ئێمە ڕۆژانە زانیاری و ڤیدیۆی بەسوود بۆ تۆ دەنێرین و هەروەها لایک و کۆمنتیشت بیر نەچێ با بگاتە زۆرترین کەس تۆش لە پاداشتەکەی بە ئیزنی خوای پەروەردگار بەشدار دەبێت. بۆ ڤیدیۆی داهاتوش هەر پێشنیار و تێبینیەکەت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە، هەر پرسیارێکیشت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە، کۆمنتەکان دەخوێنمەوە و بە ئیزنی خوای گەورە وەڵامت دەدەینەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.